ماوەی بەڕێبەرایەتی یاسایی زانکۆی ڕاپەڕینەوە بەخێرهاتنی خوێندکارە وەرگیراوەکانی زانکۆی ڕاپەڕین دەکەین پیرۆزبایی ساڵی نوێی خوێندنیان لەکەین هیوادارین سەرکەوتوو بن. ئێمە وەکو بەڕێبەرایەتی یاسایی ساڵانە دوو ئەرچی یاسایی خوێندکارێکوێتە سەرشانیان ئێمە بۆیان ڕای ئەەکەین ئەوانیش بریتە لە دەستەبەری واتا کەفالەت لەگەڵ تەعاهود واتا بەڵێن نامە خوێندکار بۆ ئەوەی کە دەستەبەریە گیان کەفالەتێک بکە پێویستە شخصێک بکە بە کەفیلی خۆی لە دائیرەکەی خۆی پشتگیریەک دەهێنێ بۆ لای ئێمەش ئیشەکانی بۆ ڕای ئەەکەین.